غەم و ئازارە بەردەوامەکانی بریندارانی چەکی کیمیایی کوی کردوونەتەوە. وەک خۆیان دەڵێن لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەواو پشتگوێخراون. حکوومەتی عێراقیش تا ئێستایی جەنگاوێکی کردەی دیار نییە کە ئەرکی ئەویش ئازاری بریندارانی کیمیایی ساڕش بکات و کەم و کوڕەکانیان پڕ بکاتەوە. یعنی چاوەڕوانکردن بەڕاستی ئیتر بێتاقەتی کردین، ناتوانین لەمە زیاتر چاوەڕێ بکەین. وەکو چۆنەڵێ لە تەحملمانە نەماوە بە تاکید ئەرە وەڵا هەر ئەمەیە پەنامان بردوێتە بەغا. ئێستەیش ئەوان هەر ئاوڕێکی جدیمان لێبن و ئێمە هەر دەستخۆشیان لێگەین بتوانن هاوکارمان بن، ینی سەرەتا چارەسەرێکی سەرەتاییمان بۆ بکەن. خۆی ئەبووە ینی ئەم بریندارانە هیچ نەبووە لە ساڵێکا 5 برینداریان ببردایە دەرەوە، ینی بەڕاستی ڕێژەیەکی کەمن لە هەڵەبجە و لە سووسێنان و ئەوانە چارەسەریان بێت. کێشە و ئازارە ئێمە هەتاکو یاسایەک بنێ بە یاسایی نەکری ئەم دۆسی ئەمە ئەم من حوشتەمان بریندارانی کیمیایی هەمیشە هەردەم لە ناو ئازارانە نجاتیان ناوێت، چونکە ئێمە نە لە حکوومەتی هەرێم نە لە حکوومەتی عێراق تایزە یاسایەک نییە کە مافی امتیازاتی بەرکەوتوانی کیمیایی دیاریکە و بڕەپارەیەک نییە بۆ چارەسەرکردنی بریندارانی کیمیایی. تا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەک نییە ماف و امتیازاتەکانی بریندارانی کیمیایی باران دیاری بکات و کە زیاتر لە 34 ساڵە بەدەست سستی سیەکانیان و کەسبوون و لە دەستدانی چاوەکانیان هاوار و ناڵەیانە. بێگومان دۆخی بەرکەوتوانی بێگومان هەر ئەوەیە هۆکارەکەەوە دۆخی تەندروستی برینداران بۆ خۆتەزانی ئەوەی کە لە بەرکیماوی کەوتووە لەڵبجەیە زیاتر کۆمەڵە شوێنی ئەندامی حساسی وەکو سیەکان وەکو چاو ئەمانە لەبەرەوە ئەگەر بەدەمیانەوە نەبیەوە زوو چارەسەریان نەکە ئەمانە گرفتی گەوریان بۆ دروستەوە ناچارۆک و تۆ فەرمووی بەردەوام لیان وەفات دەکات. بەپی ئەمارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 900 برینداری چەکی کیمیایی هەیە، نزیکەی 400یان لە هەڵەبجە و سلێمانی نیشتەجێن. تەندروستی 25 برینداریشیان تاو ناجێگیرە. ئێستا و بەهۆی بێباکی حکوومەتی هەرێم لە ئاست داواکانیان ناچار پەنایان بۆ بەغداد بردووە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.